دامەزرێنەری بودیزم سیزار تا گوتامە بودا. مێژوەکەی ئاینی بودا دەگەڕێتەوە بە 560 پێش زاین لە دوای ئاینی مەسیح و ئیسلام و هیندۆس بە چوارەم دین هەژمار دەکرێت. وڵاتی تین زۆرترین شوێنکەوتەی بودای تێدا نزیکەی 250 ملیۆن کەسە. لە یادی لەدایکبوونی بودادا بەشێکی زۆر لە بودایەکان تا بەرەبەیان نزا دەکەن، چاوەڕوانی بینینی و ڕووناکی دەبن، ڕۆژەکەشی دەبێتە ڕۆژێکی جیاواز کە هیچ کارێک ناکەن جگە لە شادی و ئاهەنگگێڕان. ئاینی بودا شێوازە پەرستنێکی کۆنا کە لەلایەن مرۆڤەوە داهێنراوە. سەرچاوی بڵاوبوونەوەی لەسەر 4 کردار و 8 ڕێسا بەند کراوە. کردارەکان: ژیان واتە هەوڵدان و سەختی. هەوڵدان لە ئارەزوو بۆ بەدەستهێنان دروست دەبێت. بە لەناوبردنی ئارەزوو هەوڵدان دەمرێت. هەبوونی 8 ڕێسا ژیان تەواو دەکات. ڕێساکان: بیر و بڕوای ڕاست، ڕوابەخۆبوون، ڕاستگۆیی، کرداری باش، بەدەستهێنان بەبێ زیان گەیاندن، هەوڵدانی ڕاست، وریابوونی تەواو و بیری باش. بوداشیکردنەوەی خۆی بۆ چارەنووس لەسەر 3 بنچینە سەقامگیر کرد. بناخی هەموو نظامی دینی بودا ناسەقامگیریە، ئەگەری هەیە شتێک سەقامگیر نیشان بدات. هیچ شتێک لە دنیای مادیدا سەقامگیر و جێگیر نییە. بودا هەموو شتێک بە تێپەڕ دەزانێت. بە تێپەڕبوونی کات هەموو شتێک لە زەریا و دەریا و ڕووبارەکانیش وە مرۆڤ خۆشی دەگۆڕێت و سەرنجام لەناو دەچن. ئەمە ناسەقامگیریە. نیشانی ژیان و هەستی ناسازی بە مانای ئازارە کە ئەمەش بەرهەمی ناسەقامگیریە. هەموو شتە ناجێگیرەکان لە ئەندێشەی بودا ناسازگارن، دڵبەستن بە هەر شتێکی مادی بێ ئەنجام و بێکەڵکە. بودا مرۆڤ بە ئانەتمەن یان ڕۆحی هەمیشەی دەزانێت کە بە مردن لەناو ناچێت. ڕۆحی مرۆڤ نەمرە. ژیانی ڕوحانی هەر مرۆڤێک تایبەتە بەخۆی، هەروەک چۆن هیچ تاکێکی مرۆڤ لە یەکێکی تر ناچێت. لە ئاینی بودادا باوەڕ بۆی کە گیانی مرۆڤ دوای مردنی لە لەشێکی تردا کە لەوانەیە لە لەشی حیوانێک بێت دووبارە دێتەوە ژیان. بەشێک لە وتەکانی بودا: میهرەبان بە بەرامبەر هەموو بەدیهێنراوان. ئەمە ئاینی ڕاستەقینەیە. واز لە برنەوە دۆڕان بێنە، بە دوای بەختەوەری دابگەڕێ. بۆ ژیانێکی بەختەوەرانە ڕقمان لەوانش نابێتەوە کە ڕقیان لێمان دەبێتەوە. گەر ئاینەکەت داوات لێ دەکات ڕقت لە کەسێک بێتەوە، ئەوە تۆ پێویست بە ئاینێکی نوێیە. گەورەترین بەختەوەری مرۆڤ ئەوەیە گریانی کەسێک بگۆڕێت بۆ پێکەنین. مرۆڤی ڕۆحانی و مرۆڤی ڕۆشن بودا.